سڵاوتان لێبێت و بەرخۆدانتان باش. خۆشحاڵم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە بەرواری یەکشەمە 4 مانگی بەفرانبار. شۆڕشی سیاسی و ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی فێرمان دەکات کە هەندێک ڕۆژ و ساڵ لە ژیانی کۆمەڵگەکاندا دێنە پێشێکەتیاندا خەڵک بەڕادەی دەیان ساڵ ئەزمون فێر دەبن. لە کاتی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی کچێکی لاوی کوردستانیەوە لە تەرەن تا ئێستا نزیکەی 100 ڕۆژ تێدەپەڕێت. ڕووداوەکانی ئەم 3 مانگ و 10 ڕۆژە کوردستان، ئێران و تەنانەت بەشێکی زۆری دنیاشی خستووەتە ژێر کاریگەری قوڵ و جددی خۆیەوە. لەم 100 ڕۆژەدا دروشمی ژن ژیان ئازادی کە لە کوردستانەوە سەری هەڵدا بوو بە ماتۆڕی بزواندنی بزوتنەوەیکی پێشڕۆ و ئازادی خوازانەکە بەشی هەرە زۆری خەڵکی ئەم کۆمەڵگایەی لە بەرامبەر ڕژیمی کۆماری ئیسلامیدا ڕاگرت. ژنان و لاوان هاتنە مەیدان تا وێ ڕێداخوازی ڕووخاندنی کۆماری ئیسلامی ایران ڕۆشنترین و ئینسانیترین ئاسۆی سیاسی فەرهەنگی و کۆمەڵایەتی بەرەوڕووی خەڵکدا بکەنەوە. لەم 100 ڕۆژەدا ژنان، لاوان و خەڵکی توێکۆشەر بە کەڵک وەرگرتن لە ئەزموونی ڕابردووی خەباتکارانە و کەڵک وەرگرتن لە مێدیا و ڕاگەیەنەرە کۆمەڵایەتیەکان بە ملیۆن کەسیان لە نێوخۆ و دەرەوەی وڵات بەرەنگاری کۆنەپەرستی مەسەبی کردەوە. دروشمە پێشکەوتن خوازانەکان توانی پشتیوانی بە ملیۆن یان ڕەنگە بە ملیار کەس لە خەڵکی هاوچارەنووسی دنیا بۆ لای خۆی ڕابکێشێ. لەم 100 ڕۆژەدا بە هەمووان نیشان دراکە ڕووخانی حکوومەتی ئیسلامی حتمی و ناشاریە و خەڵکی شەریف و ئازادی خواز زیاتر لە پێشوو دەگەیشتن بە ئازادی، بەرابەری و دادپەروەری کۆمەڵایەتی نزیک بوونەتەوە. بینەرانی خۆشەویست، لە بەرنامەی ئەمڕۆماندا بۆ تاوتوێکردنی ئەم باسانە و کۆمەڵێک باسی تر و پرسیاری تر میوانجاری بەڕێز فەرۆخ مەعانی هەڵسوڕاوی سیاسی لە دەرەوەی وڵات دەبین. هاوڕێ فەرۆخ، سڵاوت لێبێ، زۆر خۆشحاڵین کە بەشداری لەم بەرنامەیە. لەگەڵ ڕێزە سڵاو بۆ ئێوەی خۆشەویست و هەروە بینەرانی عەزیز. زۆر سپاس. هاوڕێ فەرۆخ، بە بڕۆینە سەر پرسیارەکانمان. پێم خۆشە یەکەم پرسیارم وا دەست پێ بکەم. ئەرزیابی ئێوە لە 100مین ڕۆژی ئەم ئاخێزە ئەم شۆڕشە ئێران چییە؟ ئەبینین کە بینیمان کە دوێنێشە و زۆربەی شارەکان شلوغ بوو، خەڵک لەسەر شەقامەکان بوون، دروشمیان لە دژی حکوومەت ئەوتەوە. ئەمڕۆژ شارەکان مانیان گرت بوو، لە شاری بۆکان مانگرتنێکی بەرین بوو، لە شاری کامێران خەڵک لەسەر گۆڵکۆی گیانبەخت کردووان جەمۆ بوون و ڕادیکاڵترین دروشمەکانیان ئەوتەوە. ئەرزیابی ئێوە چییە؟ 100 ڕۆژ تێپەڕی 100 ڕۆژ لە واقع شۆڕشی ژینا کە من پێڵم لە ئەنقلابی ژینا لە واقع تێپەری بە بخۆشیەوە هەروواکە ئێوەیش لە دەستپێکردنی بەرنامەکە شارەتان پێکرد ئەندازەی چەندین ساڵ تەجروبە ئەزمون مبارزە یەکگرتووی و لە بوارهای مختلف واقعا ئەم شۆڕشە دەستاوەردی بۆ خەڵک 100 ڕۆژ تێپەڕی خەڵک نیشانیدا کە ئەو ڕۆبە وەحشەتەی کە جمهوری ئیسلامی تەلاشی کردگە لە ئەرزی ئەم 100 ڕۆژە لە خۆیان بنوێنێ و نواندوێتی وەرەی خەڵک دانابەزنێ، خەڵک لەسەر شەقامن. بەڕاستە لەوانەیە وەکو ڕۆژانی ئەوەل ئینتزاری بەسلا خەڵکەکە بەراوردە نەبێت لەوەی کە ئەو وسعەتە ئەو ئەزەمەتەوە چ بە لەحاظی تێداد چ بە لەحاظی وسعەتی جنبشەکە لەوانەیە کەم و زیاد ببێتەوەوانە ئەمە تێکی زۆر عادیە لە هەر ئەنقلابێکە لە هەر شۆڕشێکە. بەڵام ئەم 100 ڕۆژە نیشانەدا تەسمیمی خەڵک، ئێرادەی خەڵک بۆ لابردنی کولیەتی ئەم نەزامەسە و تەسمیمی خۆی گرتووە و ئەکسەریەتی جامعەی ئێران و بەتایبەت کە ئێستا ئێمە ڕاستەوخۆ قسە لە موردی کوردستانەکەین، کوردستان تەسمیمی نەهایی خۆی گرگا و هیچ اتفاقێکی لە واقع چ لە سەرکوب بگرێت لە حوادثی کە جمهوری ئیسلامی تەلاشەکە بە وجودی بێرێ بۆ ئەوەی کە خەڵکەکە بەرە ماڵەوە ناتوانێت بەر بە ئەم لێشاوە بگرێت. لە واقع لێشاوی کەوتوتە ڕێگا
سەیلی کەوتوتە ڕێگە کە نەهایەتەن جمهوری ئیسلامی لەگەڵ خۆیە بە بەڵام کەی چۆن ئەوە بەهاڵ شتێکە کە بنیام ناتوانێت پێشبینیکە بە یەقینەوە ئەم سەد ڕۆژە نیشانی داوە نەفقەت بە ئێمە وەکو فعالینی ئەم جنبشە وەکو کەسکەی کە پێمان ئارزومان ئەوە سەکەنە جمهوری ئیسلامی نابود ببێت بەڵکم بە خودی جمهوری ئیسلامی و هەروەها بە دەوڵەت‌های خارجی و خەڵکی دەرەوەی وڵات بە وەسعەتێکی یەکجار زۆر ئەمەی پیشان دادا ئەو خەڵکە ئێرادەی ئەستورە ئەتەوێ ئەی هەوێ یعنی تەسمیمی خۆی گرگە. بەڵێ هاوڕێ فەرۆخ لەسەر گۆڵکۆی گیانبەخت کردووە ڕادیکاڵترین دروشمەکانە بینین ئەبینین کە ژن و پیا و پێکەوە بەشدارن لەم ئاخێزەوەتە پێشتر کەسێک ئەم مردیا خانوادەگەلی سیاسی کە بوون ڕۆڵەکانیان واتە جرمی سیاسی لە سێدارە ئەدران زاتیان نەبوو خەڵک بڕۆن بۆ ماڵەکانیان سەردانیان کردن بەڵام ئێستا خەڵک یەکگرت و ژنی و پیا و هەمووی لەسەر گۆڵکۆکانەوە لەسەر گۆڵکۆکانەوە ژنان قساکەن ژنان پێشڕەوەن لە دروشموتەکان وتینی دروشمەکانە ئێوە زیاتر لەبارەی ئەوەی شەو ئەگەرتوان بۆمان تۆزەح بن. ئەمە واقعاً هەر بەشی لەو ئەزمونەسە واقعاً بنیام وەختی تماشایان فیلمانەکە کە لەسەر تۆرە کۆمەڵایەتەکان بڵاوە بێتەوە یاخود ڕاستەخۆ ارتباط ئەگەری لەگەڵ کوردستان و ئەمانە ئەبینێ جێ دڵخۆشیە ئێمە وەکو کۆمەڵە وەکو لە کوردستان 43 ساڵە ئێستا زمانی شا لێگەڕین هەر لە دەورانی بەسەر کارهاتنی حکوومەتی ئیسلامی بگرین بەرەوە ئەمدا 43 ساڵە تەلاشەکە زەحمەتێکیشە زەرە زەرە خەریکە ئەو جامعە ئامادەکە بۆ ئاوەڕۆژی وەختی من بە شەخسە وەکو خۆم وەکو چەپ وەکو سوسیالیستێک تماشاکەم دایکی لەسەر گڵکۆی منداڵەکەی مانیفیست ئەخوێنێ مانیفیستی منداڵەکەی ئەخوێنێ باس لەوەکە کە منداڵی من طرفداری ئازادی ژن و پیا بوو پێوا بوو ئەگەر ژن لە کۆمەلگایەکە ئازاد نەبێ ئەو کۆمەلگا ئازاد نییە باسی تەبەقاتیەکە باسی لە بینچووینی نظامی تەبەقاتیەکە ئەمە سەمەری ئەو زەحمەتانەسە ئەمە سەمەری ئەو تێکۆشانانەسە کە ساڵ بە خوێندانێکی زۆر بە تەلاشێکی زۆر بە ئەستەمێکی زۆر بەدەست هاتووە ئەمە بنیام دڵخۆشەکە بەوەی کە متوەجێ مەخسووسەن لە کوردستان ئەوە تایبەت لە کوردستانە کە ئەو حاڵە هەوایی کە زاڵە بەسەر ئەم جنبشە جنبشێکی سکولار بگرە لە بەشێکی یەکجار زۆر یا سوسیالیست لە ئارادا و بەقول ئێوە ئێژن بەڵێ وا بوو ساڵانی پێشوو من بۆ خۆم وەختی جنازەی برای من یان تەحویل دایکمدا کەتبن نامەیان لێسەن ئیجازەت نییە مەراسمی بوو طبعا ئەمان ترسا بوونەوەوانە بەڵام هاوڕێیەکانی مەراسمیان بوویگەت بەداخەوە پێدادێکی یەکجار زۆر هەر لەو مەراسمەی گیران هەموو بوو ئیسە نەماوە ئیسا و سەردەمە نەبەوە ئەم سەد ڕۆژە ئەم قیامەت قیامی ژوونا لێواقع انقلابی بەدەیان هەنگاو بتۆتە پێشەوە خەڵک شوجا بکرد خەڵک ئەتوانن توان و قدرەتی ئەوەیانە دۆزیوە تۆ کە بێن لەسەر گۆڵکاکانە لەسەر شەقامە لەسەر خیابانە بەقۆڵی ئێژن ڕادیکاڵترین شعار بدەن و داواکاریەکانیان لە ئاستیکە کە ئیتر تازە گەڕانەوەی بوو نییە. کاک فەڕۆخ خۆستان ئێشارەیەکتان پێکرد ئەم شۆڕشە ئێستا مەحسوڵی 43 ساڵ خەباتە لە دژی ڕژیمێکی کۆنەپەرست بێگومان ئەم شۆڕشە وەکو شۆڕشی ساڵی 57 نییە خۆتان ئێشارەتان پێکرد کە ترسی خەڵک لە حکوومەت تازە شکاوە و ناگەڕێنەوە بۆ پێشەوە پرسیارەکەم واتە باوا بیپرسم هەموو شۆڕشەکان خاڵی لاواز و بەهێزیشی هەیە خاڵی لاواز یا نقطە زەعف یا کەمبوودێک
کە لە ناو ئەم شۆڕشە ئەبینرێت چۆن ئەتوانین لێکی دێنەوەی گواتە چۆن ئەتوانین گەشارێ پێ بکەین خاڵێکی کە کەمبوودێک لە ناو ئەم شۆڕشە؟ وڵا زۆر چاکە من خاڵی لاوازەکە لە پێشێژم بڵام پێم خۆشە نقطە قووەتەکانی زۆرتر باس بکەم. ئەگەر وەکو خاڵێکی لاواز نازانم چەندەیش واقعان وایە خاڵی لاواز مەحسوب بەبێ یان نا، ئەوەیە کە ئەو شۆڕشە ئەو هەیەجانە لەناو جوانی کووردا هەیە بە بۆنەی 40 ساڵ بەرەوڕووبوون لەگەڵ جمهوری ئیسلامی لەگەڵ حکوومەتێکی دەرەندا و ئەزمموی کە هەیەە تۆ ئەبینی بە نسبەتی باقی شۆنەکانی ئێران زۆر گەورەتر داختر بەوێرانتر لەسەر شەقام، یعنی ئەحساسەکەی هەموو ڕۆژی کە دێنە سەر خیابان ئەو ڕۆژە ڕۆژی نەهاییکردنی تەکلیفە لەگەڵ ڕژیم لەوەژی کە ئەگەر ڕۆژێک ئەو هارمۆنیە دەبینی کوردستانی باقی کوردستان و باقی شارەکانی ئێرانە بوجود بێ هەماهەنگیک بێ، چون خۆوان نەزانین ملەتی کوردی ژێزانێ خۆ بە کورتەنیا دەوڵەتی جمهوری ئیسلامی ناڕخوتەوانە. من نیازمان هەیە کە ئیتحاد لەگەڵ هەموو ملەتەکانی ئێران و لەگەڵ هەمووی ئێرانە بە یەک و دەست بەقۆڵ معروف دەست لە دەست یەکە ئەم ڕژێمە لەبین بینەوە. ئەمە تانێ مەسەلا وەکو نقطە لاوازی بێژی کە جوانان زۆر شۆڕ و شەوقیان هەیە، زۆر سەری لە نقطەی ئا ئەچنە نقطەی بێ کە تۆزێک شت بێ. من منظور ئەوە نییە کە ئەو خەشمەکە هەیەە بە نسبەتی ڕژیمە قورتی بدەن، نه ئەسڵەن وان نییە و نەزەرم میژەوە نییە کە جمهوری ئیسلامی گویا بە تەظاهراتی ئارام یاخو خواهش و تەمەنا لەبێن بالاخره نهایەتەن خەڵک ئەشی جواوی ئەو خشونەتە بی حد و حەسرەی ڕژیم بدەنەوە، هیچ شەکێکم لەوان نییە. بەڵام لەوانەیە مەسەلەن هەو ئاهەنگێک بوجود بێ جا ئەمە ئەگەر لێرە و بووی بچیت کی قەرارە ئەم هەواهەنگیە بوجود بێرێ، ئەم هەواهەنگی ئەم ستادە فەرماندەهەیەکی بوجود بێرێ ئەتانێ ئەمەش نقطە زافێکی ئەم جۆمبشە بێت بە کولی جا لە کوردستانە تۆزێکیش کەمترە ئەلبەت بە بۆنەی وجودی ئاحزاب سیاسی من جۆم لە کۆمەڵە ئەمە تۆزی جوێی پڕ کراوە. بام خۆ لە گشتی لە ئێرانە بە هەر حاڵ ئەمە جێی خاڵیە کە من ئومیدوارم و عقیدەمیژەوەیە کە نوتفەهای ئەم ئەگەر من ناویانمە ستادە ڕەهبەری ئەنقلاب کە تەرکیبی لە فعالینی داخلی کشور و ئەحزاب سیاسی و فعالینی دەرەوەی وڵات بەتانی تەرکیبی لەمانە بێت ئەمە خەریکی گرتە، یعنی مخصوصا فعالینی مەیدانی کە لە جۆمبشە بەشدارن ئەوان ئەتانێن نەخشی گەورەیان هەبێت لە بوجودهاتنی ئەم ستادە کە من معتەقدم خەریکی ئەو کارە ارتباطات هەیە. ئەگەر دقت بکەن چ لە ڕێخستنی تەظاهرات چ لەوەی کە مەسەلەن ئەم ڕۆژ ئەم شاری لە سۆزیکارێکی دیکەیە ئەمە دروستە نەوعی بینەزمی بنیان پێوەیە نەوعی بینەزمی لە کارەکە هەیە، بەڵام ئەمە عینی نەزبە بۆ خۆیان بە نەزەری من بۆ خۆیان نەزانن کە چۆن ئەمانە سازمان بدەن. وەکو نقطەی زەفەتانم تەنیا بۆ ئەشارە بکەم. بەڵێ هاوڕێ فەڕۆق ئەم ڕژیمە لە سەرەتای بەدەسڵات گەیشتنیوە هەتاکو ئێستا هەر ئەعدام و سەرکوب و سەرکوتی بووگە، بەڵام ئێستا واتە ئەتوانین ئەمێ بە نقطە خۆتێک لەم شۆڕشە لە قەڵم دێنکە ئێستا ناتوانێت لە سکوت خەبەریە مەخفیانە ئەعدامەکانی بکە، دەست بەسەر بکە، ئەشکەنجە بکە. لێرە پرسیارێک دێتە گۆڕێ کە نەخشی ڕسانە یا ڕسانەییکردن لە گەیاندنی واقعیەتەکانی هەرانچێ لە کۆمەڵگا گوزارێ بە خەڵک یا نەخشی ڕسانە دەبێت چێ بێت لەم قۆناغی ئێستادا. من بە مثاڵی سایەکەم جوابی ئێوە بدەم. تو تەسەور بکەن تەسەوری ئەوە بکەن کە کۆمەڵە لە سەردەمی ئینقلابە بە ساڵهای دوای ئەو ئەم ئیمکانەکە ئەمڕۆژ موجودە لە دنیا، ڕسانە، ئینتەرنێت ئەلاخر ئەو کاتە ئێمە هەمان بواتە باشە ئێمە ئەمانزانی
وەکو ئەفرادی سیاسی وەکو سازمانهای سیاسی وەکو ملت مردم لە کوردستانە ئەلولعموم ئەمەزانی کە ڕژیم خەریکی چییە ئەمانزانی کرد چۆن هزار ئێدامەکە و مخالف بووین و تەلاشی خۆمانمانە کرد کە ئەمە بەگوێی هەموو ئێران بگەینین هەم نە ئیمکانەکەمان هەبوو و نە ئامادەگی خەڵک بوو باوەری ئەو شتە ئەوەندە شتەکە قەبیح و گەورە بوو کە خەڵک باوەری نەدەکرد اتفاقی وا جمهوری ئیسلامی خەریکی کاری واست لە ژێرەوە خەریکە ئێدامەکە باشە ئەمە واقعیەتی کە ئەمە بەو دلیلە نییە کە گویا ئێمە ئەومانە نەدەزانی نەمانەزانی کە جمهوری ئیسلامی هەر لە ڕۆژی ئەوەڵا خەریکە بوو کوردستان تقریبا یەک پارچە جوابی نەبە جمهوری ئیسلامی بۆچی ساڵهای ساڵ مقاومەتی لە بەرامبەر ڕژیم ئەکە کوشتە ئەدە زەرجە کێشە تحریمە کێشە هەموو ئەوشتانە کە هەموومان شاهدین و خەڵکی کوردستان لە منوێەوە باشتر شاهدە بوو ئەوە کە شناختی هەیە ئەزانێ لەگەڵ ڕژیمێکی سەرکوتگەر بەسلا دەرگیرە مقابلە کە ڕەحم بە هیچی ناکات و ئەمەی نیشان داوە بەڵام بەخۆشیەوە ڕسانی ئەمڕۆژ هەرم ڕسانی ئێمە هەرم ڕسانی ئێوە کە 24 ساتە ئێوە خەریکن زەحمەتە کێشن لە سێمانگی ڕابردووە من بۆ خۆم شاهدی ئەوە بووگەم یەقینیمیش هەیە کە خەڵک شاهدی ئەوە هەیە کە بە ئەمکاناتێکی یەکجار زۆر کەمەوە ئێوە چەندە زەحمەتتان کێشاوە کە دەنگی خەڵک ئینعکاس دەهەندەی دەنگی خەڵک بن بۆ هەموو جامعە چ بۆ ئێران چ بۆ کوردستان و بەخۆشیەوە دانیوتانە بەشێکی یەکجار زۆر ئەم ئەرکە بەدی بێنن واقعاً من بە شەخسە خۆم مەمنونم لە تەکاتەکە ئێوە لە شەرایطێکی سەخت ئەوش لەنەو پەرانتزە بێژم کە لە ئەرزی ئەم سێ مانگی ڕابردوو بە کەرات جمهوری ئیسلامی بۆمبارانی کردگە تەلاشی کردگە دەنگی ئێوە لە بین بەرە بەڵام ئێوە لەژێر ئەو هەموو گۆشارێ کرد لەسەرتان بووگە بۆمباران مشکلاتی زیستی کە لەوێ هەیە کۆڵتان نەداوەتەوە 24 ساعتە تەلاشتان کردگە زەحمەتتان کردەوە. زۆر سپاسدانەکەم هاوڕێ. جمهوری ئیسلامی بەو هێز و توانایەی خۆی وا باسی ئەکات و نیروگەلێکی کە بە تەواوەن مسلحن نەیتوانیوە بەر بە خەڵکی لەسەر شەقام بەدەستی خاڵیەوە بگرێت بەر بە پیشڕەت بەر بە ئەدامەکاری ئەم شۆڕەشە ناتوانێت بگرێت. ئایا ئەمە نوعێک تەزعیفی ڕۆحیە نییە بۆ نیروگالێ سەرکوبگەربوونیمان کە ڕیزشی کردووە نیروهای سەرکوبگەر هەتا شتێکیش پەخشەو بوو کە من ئێستا ناوەکەی دقیق لە بیرم نایە کە کێ بوو خەمنەی بانگ کردووە لەبەر ئەوەی کە نیروگەلێ سەرکوبگەر ڕۆحیەیان لەدەستداوە و ڕیزشیان کردووە. بله دقیقا وایە ئەمە بە توندی انتقادی لێکردگە گویا ڕئیسی ناجاس نازانشتی وە وام بە هەرحاڵ ئەمە واقعیەتی کە ئەم واقعیەتە هەموو ئەنقلابێک ئەمەی بە ئێمە نیشان داوە سەلماندوێتی کە لە مەقتەیەکی معەنە بەرەو ئەوڵا وەختی توازن و قوا جێیان دەگۆڕبێ باشە ئەو کاتەسە ویروس دەرکوبگەر یەواش یەواش ڕیزشەکە ئەوش خۆ معلومە دلیلی معلومە بەهەرحاڵ هەمیشە تێدادێک لە نیروهای سەرکوبگەر هەن کە چۆن بێژم ئەوانە ئیدئۆلۆژیکن یا ئەوەی کە سەرسپردن بە معنای ئەوەی کە حاضرن مقاومەت بکەن هەم ئەکسیۆنی بە اتفاقی نیروی سەرکوبگەر لە هەموو جوامە ئەوە نین منداڵی هەڕوولەی هەرم ئینسانانە کە بۆ خۆی لەوانەیە شو لە ماڵەکەی خۆیان ژنە مناڵەکەی لەسەر باڵکۆن شوهری مەرگ بە خامنەی بدە هیچ لەواقع بەعید نییەوانە بۆیە ئەم ڕیزشە تەبیعی بوو دەستی پێکردگە هێشتا زۆر نییە هێشتا بۆ مەقدارە نییە کە ئێمە خۆشحاڵکە بەوەی کە بزانین کە ئیتر چوونەتەنەوە مەرحەلەیەکی جددیتری ئەنقلاب هم دەستی پێکردە و ڕۆژ بە ڕۆژش خەریکی زیاترە بێ ئێمە ئەومانە لەبەر چاو بێ ئەم نیرو سەرکوبگەرە بەشێکی
وتم بەشێکی بەخاطر پول و بەهەرحاڵ حقوق و ژیانی خۆی چووگە لە استخدامی ئەم نیروی سەرکوبە قەراری گربەوەە و ڕژیم تا ئەبد ناتوانێت پێشەوە ببەسن بۆ خۆیژی بە باشی ئەزانێت بۆیە نگەرانن بۆیە خامنەی لە دیداری کە بە تووڕەیەکی تەواو گویا بەرەنگاری ئەبێ کە بۆچی ئێوە نەتانتانیتە وەزایەتی خۆتان ئەنجام بدەن بۆچی نەتانتوانیوە سەرکوبی کەن بەهەرحاڵ خامنەی وە سەرانی حکوومەت بۆ خۆتانە بینن هەموو ڕۆژی جمعە لە نمازی نوێژی جمعە لا ئاخوندەکان تێن قسەگەی لێ دەکەن کە لەواقع لە لابلای ئەو قسانەت و بەڕاحەتی ترس و وەحشەتە بینی لەو گفتاریان ترس و وەحشەتی وا بینی کە نگەرانن بۆیە کابرا دێ باسی ئەوە کە ئێژێ ئێدام کەمە دەست و پایان قەت بکەن تەبعید کەمە بیان کوژن زۆر بکوژن سەری بکوژن من لە ئێوە لە خەڵکە پرسن بەشەریکن نەترسدابێ ئاوا بەرەنگارن بەرامبەرەکەێ بەشەریکە موقعیەتی خۆی محکەم ببێنێ حکوومەتی کە موقعیەتی خۆی تەسبیت شده ببێنێ محکەم ببێنێ هیچ وەخت حاضر نییە کە بۆ عاقبەتی خۆیژی بووگە بۆ سەرنەوەشتی خۆیژی بووگە ئەنا بێرێ بۆ بە ئیسلا سەرکوبی خەشنە و ڕویانە ئەمە نیشاندەهەندەی ترس و وەحشەتیان بڵێ هاوڕێ فەڕۆخ پەرانتزە چکۆلە باس لەبارەی جمعەگە لەو قسەت کرد ئەبینین کە هەموو جمعەیەک لە بەلوچستانە هەم دژ بە سەرکردگەریەکانی ڕژیم هەم دژ بە ئاجامەکان هەم بۆ پاڵپشتی لە خەڵکی کوردستانیش خەڵک دێنە سەر شەقامەکان واتەن وەکو بۆنێک بووەتە بۆنێک جمعەیە خونینی پێ ئەڵێن ئەرزیابی واتە لە جمعەی پێشتر ئەتوانین چی بڵێن چون مەولەوی عەبدولحەمیدیش لەناو خوتبەکانیە ئێشارە بە عەزای شت ئەکات ئێوە لەبارەی ئەمە قسەتان چیە ژنانیش ئەبینین ژنانێک ئەبینین هاوڕێکە زۆر شوێنێکی مەسەبیە بالاخره تێنە سەر شەقامەکان لەسەر شەقامەکان پشتیوانی لە خەڵکی کوردستانەکەن بەڵام بە کامڵەن بە حەجابە و بە حەجابێکی کامڵە واتە دێنە سەر شەقامەکان ئێوە لەبارەی ئەمە دووسێ مۆزوع جیاوازە یەکەوەی کە لە ڕوانگای مەذهبی و بنیام ئەگەر تماشای قەزیە بکە مۆزەگیری ئەمە لە بەرامبەر ئەوە چیە کە ڕەنگەبووی نەوەی مەذهبیژی هەیە چون نماز جومعە دوای ئەو نماز جومعە دێتەوە و بازە جارێک هەتا عەلاوە ئەکبەر ئەوترێتەوەوانە ئەمە مۆزوعی کە بنیامەتانە بەڕەسی بکات مەسەلی هاتنی ژنان بۆ لەسەر شەقامەوەانە مۆزوعی کە و ئەساسەن ئەوەی کە بە قەولێ ئێوە بووگەسە بوونە هەموو هەفتەیەک هەموو ڕۆژی جمعەی ئەمە یەکی لە بەنەزەرمە یەکی لە نقاتی قووەتی ئەو جۆمبەسەشە کە لە زاهدانە دروست بووگە ئەگەر من فعالێکی مەیدانی ئەم جۆمبەشە بواتام لە ئێران بواتام حتمما پیشنهادی ئەوە مەکرد کە لە شوێنەکانی دیکە لە شارەکانی دیکە ڕۆژێک بدۆزینەوە کە بیکەینە قەراری ثابت بە هەموو هەفتێک ئەو ڕۆژە بێنە دەرەوە ئەمە سبات و ثابت قەدەمی ئەم ئەنقلابە نیشانەدا یا ئەوەی کە مەسەلەن ساعەتێکی معەیەن بدۆزینەوە تەلاش بکەین عمومی بکەین لە هەموو ئێرانە لەو ساعەتی معەیەنە خەڵک بێنە سەر باڵکۆن بێنە سەر سەربان شعار بدەن بۆ ماوەی 10 دقیقە 5 دقیقە ئەمە ئەگەر عمومیەتت تێدا باشە استقامەت و وجودی ئەو ئەنقلابە لەلای تقویت ڕوحیەیە خودی خەڵک و ئەنقلابیۆن لەلای و بەرەکسەکەی تەزیفی ڕوحیەی ئەو ڕژیمە ئەساس ستونی ئەو ڕژیمە ئەخەتەن لەرزەوە ئەوە مۆزوعیکە مەذهبی بە نەزەری شخصی من بە هەر حاڵ ئێمە لە جامعەیەک زندگیەکەین کە خەڵکێکی مسلمانی هەیە ئەکسەریەتی شاربەندانی ئەم سەرزەمینە مسلمانن بەڵام ئیتر نانەوێ مسلمانێکی ئەفراتی بن یا حداقل نانەوێ ڕژیمێکی مسلمانی ئەفراتی حکوومەتیان لەسەر بکات ئەیان هەوێ ئەگەریش ئەو کەسانەکە مەذهبین
ئەیان هەبێ مەذهبێکی خۆیانیان هەبێ مەذهب جێگەی مزگەوتە بچێنوێ دو ئەو نیایشی خۆی بکە ئوموراتی مەذهبی خۆشی بەجێ بێڵێ بەڵام دەولەت و ئوموراتی ئیجتیماعی ئیتر نایهەیە بەدەست نیرویەکی مەذهبێ بێ فەرقیش ناکە شیعە یا سونی باشە بەڵام ئەگەر ئەمرووی چ لە قسمەتی شیعەکە چ لە قسمەتی سونیەکە مذهبی گەیلی ئێستا چه لە قالب ئەمام جمعە است لە قالب بەئسلام مامۆستایانە ئێستا لە کوردستان ئەو اتفاقش کاریکاردەکە ئەکەبنە مخالفەت هەگەر ئەمە من وەکو کۆمۆنیستی من وەکو سوسیالیستی دفاعی لەکەم چون وەزیفەی خۆمەزانم من تەنیا دفاع لە کۆمۆنیستەکان ناکەم لە چەپەکان ناکەم من لە هەموو کەسی کە بکەفتە ژێر فشاری حکوومەتێکی فاشستی دفاعکەم بەڵام لە عینی حاڵا باسی ئەوەکەم ئێرم ئەم جۆنبشە جۆنبشێکی سکولارە ئەم جۆنبشە جۆنبشێکی چەپە ئیتر تو ناتوانێ ڕەهبەری ئەم جۆنبشە بەدەست بگری وەکو نیرویەکی مەذهبی لە هەر قالبێکە حتا قالبی سیاسیەکە سازمانیەکەی وەکو مجاهدین ئیتر ئەمە گونجاو نییە مخالفی مبارزەکەی لەگەڵ حکوومەتی مرکزیە تاوە هەدە زۆری چاکە موقعیت جدی هم کاری خۆت بکە بەڵام ئەگەر پێت وایە ئەتانی بەئسڵاح ئەو اختلافی شیعە و سونی دروستکەی یا ئەوەی کە پێت وا بێ ئەتانی بەشێکی زۆر لەم جامە بخەیتە شۆن خۆت ڕەهبەری بەشی لەو جۆرەکە بەدەست بگری ئەمە خیاڵی خاوەتان دوای 43 ساڵ خەڵک بە یەقین نایەنهەوێ هیچ نوع حکوومەتی بە هیچ نوع بەسەگرایشی مەذهبی دخالت لە حکوومەتە ئەوە تاوە بچوو بەڵام بەحسی مهمتر لە هەموو ئەوانە ژنانە ئێمە لەگەڵ بافتێکی بینەهایەت عەقەب ئوفتادە لە جامعەی بەلوچستان منزورم بێ عەقەب ئوفتادە منزورم خەڵکەکە نییە ئەم بەرداشتی غەڵەتی لێ نەکردیە عقب افتاده نگه داشته شده لواقع هوا بجمی که واضح به چون لکردستانه چون لأستانی ایلامه لأستانی بلوچستان زاهدان قوانی و ذات محال بختیاری و که عمدن پی 150 سال 200 سال رابردو حکومتهای مختلف امانیان لدوار را گرده امانیان ظلمیان پیکرا و آوانا خب طبیعیه تو لطی ام بشت ساله بافتی جامعه بافتی که مذهبی همون نزانی که به هر حال مذهب یکی از زمینه‌های رشدی در واقع عقب افتادگی جامعه است چاب لپاس دست کمان افغانستان که بس بنابراین وقتی ابینی من بو شخصی من اویا وقتی ابینی مثلا للزاهدان للشقامه هزاران برابری اوی که ابینم لکردستان للشقامه گشیبی من اوی کردستان بوم فرزه مفروضاته 43 ساله لوی جنبشی چپ و سکولار و سوسیالیست خلیق فعالیت میکنه باشه اما تنیا لقالب یک تشکیلات غناشی ببینید اما جنبشی که عظیمه که لکردستان هیا همون مناقداری نوانه اما بومن فرزه اما بومن جه افتخاره بام اوی دیگه بو جه هزاران برابر افتخاره ابینم جن ده لسر شقاق تواره پا به پای شاد بشادی یا مبارزه بەڵێ دەستان خۆش ئەم بزووسنەوەیە بێستەر و بەرەنیەوەتە پرسیارەکەم باوا بڵێم ڕێبەرانی شۆڕشی ژینە ناوچە بە ناوچە شار بە شار واتە نوعێ ناهەماهەنگی و خۆشتان تۆزە ئێشارەتان پێکرد هەیە واتە ئەو شۆڕشە وا بەرەو پێشە ئەبەن نوعێک ناهەماهەنگی هەیە لە بینیانە دەبێت چ بکرێت ئەم شۆڕشە ببێتە خاوەنی ڕێبەریەکی بەهێز سەرتاسەری نازانم ئەگەر ئێوە تەماشا بکەن ڕوودخانەیەک چەمی تەشکیل ئەبێت لە بەئسڵا سەرچاوەگەیلێکی بووچێک کە بە ئسڵا لە کانیەکانە لە کێوەکانە ئەمانە دێت لە شوێنی جێگەدرێت تەبدیل ئەبن بە ڕوودخانەیەکی خروشانەوانە من شتەکە وا بینم واقعا
البته ئەو ناهەماهەنگیە کە ئشاری پێکەین خۆمیش ئشارە پێکرد من پێم وان نییە ئەمە زاهری قەزیەست من پێم وان نییە بۆ ناهەماهەنگی وجودی هەبێ من پێم وایە کە فعالینی شارەکان لەگەڵ یەکردەباتیان هەیە خۆتان وت بۆ خۆتان شارتان کرد ئەم ئیمکاناتە کە ئەمڕۆژ موجودە تەلەڤیزیۆن ڕۆژنامە ئەم گشتە ئیمکاناتانە کە هەمبانەوانە خودی ئەمە ئەتانێ کۆمەکە بۆ فعالینە کە ڕاحەتتر لە تەماس ببن لەگەڵ یەکاوە بن پێم وایە حتمە نیشان باشە ئەمە شەکیکم لەوە نییە بەڵام تەسەووری من ئەوەیە پرۆسەی ئەم ئەنقلابە لە ئیدامەی خۆیە ئەو ڕوودخانە ئەو چەمە عەزیمە دروستەکە کە هەم ستادی ڕاهبەریەکەی ئیتر مشخصەن معلومە فقط بە بانگەوازدان اکتفا ناکە چهرەیە بە ئیسلاح حقوقی واقعی خۆی چی نیشانەدا ئەفرادی خۆی و هەم ئەوەی کە ئەو نیگەرانیە کە ممکنە لە بەعزە کەسی بوجود هات بێ کە گویا ئەم جنبشە پراکەندە است ئەم جنبشە ڕاهبەریوانە بەرتەرەفەوێتەوە من واقعا وا بیرەکەم من تەسەورم ئەوە نییە کە گویا زۆر شپرزە بیسەرەوبەرەیە بە قۆڵی کوردی وایان وتوە بڵێ من ئاوا بیر ناکەم واقعا یعنی من تحلیلی من ئەوە نییە لە ڕۆژی ئەولی جا تحلیلمەوە دووە ئەزانی بووچی چون ئەم جنبشە دەستاوەردی شت نییە دروستە جێرەقەکەی لە دەستانی ژینای عەزیز بوو بەڵام دەیان ساڵ به اصلاح مبارزه تشکل‌های بوچک لکلی ایرانه پشترم قضیه بود وانه بود که گویا یک دفعه اتفاق کفکو هموشتی وکو قارش لجر زمین درات کرد نخیل خلق تنفر انزجار لرژیم فقر طبقاتی 1001 مشکلی که لو جامعه موجودی هەیە کە هیچ کامی واقعا ضروری نییە لازم نییە ئەکرگێ بە خردمەندیکی یەک حکوومەت یەک دەوڵەتێکی نۆرماڵی ئەمڕۆژی لە حتا دنیای سەرمایەداریان لەبین بچێ هەیە موجودە و ئەمە ئەوێتە لە واقع چۆن بێژم باریکی کوولەبارێکی یەکجار زۆر بۆ ئەو خەڵکە بۆ ئەو جوانگەیە کە لە مەقتەیەکی بایەنە بە جەریقەی دەست پێکەت و ئەو جارە دێنە سەر شەقامەوانە ئەوە نەبووە کە گویا شتەکە یەک دەفە اتفاقەکە فێ بە هیچ نێو سازماندەیەکی تیان نەبێت کاک فەڕۆغ بەرینایی شۆڕشی ژینە و کاریگەریەکانی هەموو چین و توێژەکانی کۆمەلگای پەلکێش کردووەتە ناو بزوتنەوەکە هەر لە مەسهەبی و ڕاستڕە و مافخوازەکانەوە ڕەفرنخوازەکانەوە تا دوایی دەبێت چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەم وەزعەکە ناوەڕۆکە ڕادیکاڵەکەی نەگۆڕدرێت بەرەو شتێکی تر نەڕوات اتفاقا گویا حتا نماز شد به اصلاح امام جمعەکانیش تەلاشەکەن ئەمە بدزن قسە لە ژن ژیان ئازادیەکەنەوەوانە ڕاستە نه ناوەڕووکی ئەم شعارە بنەزەر من شعارێکی سکولا رادیکال چەپ سوسیالیستیە کە ڕاستە لە کوردستانە سەرچاوی کرد بەڵام بە زووترین کاتی ممکن لە هەموو ئێران و لە هەموو دنیا بڵاو بوو بۆ ئەو بۆچی بڵاو بوو بۆ ئەوەی کە شتێکی ئینسانیە هەر سێ شعارەکە شتێکی ئینسانیە شتێکە کە قابل دەستیافتنە شتێکە کە ئەتانێ ملیۆنها ئینسان لە دەوری خۆی کۆ بکاتەوە و لە عینی ئەوەی کە خاستێکی زۆر ئەبتداییە بەڵام ناوەڕۆکێکی یەکجار گەورەی هەیە یەکجار بەستگی بە جەوامە هەیە لەوانەیە تۆ مەسەلەن لە جەوامەی ئەوروپایی وەکو ئاڵمان وەکو سوێدەوەدا باسی ژن بکەی ئەو شعارە ئەفەتی ژنەکەی یا ژیانەکەی یا ئازادیەکەی مەسەلەن باس بکەیتەوەنە قابل قیاس نەبێ بەرداشتی خەڵک بەنسبەتی ئەم شتانە لەگەڵ ئێران یا لەگەڵ ئەفغانستان یا لەگەڵ کۆنەکانستان
بنا بجوامع معنا وشتي خويا قدر معنا خويا قدر بلام بو ولاتي وكو إيران شعاري ك خلق بدوري خوي كوكا بالراحتي بقول ولا منتهى عليه الراس بقدر تا منتهى عليه الشاب أتاني لدوري أم شعارك كو ببيتوا بلام هركس الزنخيش نه أو نيك أو يكمنوا إيوا برداشت مان هي للجنجيان آزادي كابري راست ممكنة برداشتكي ونبي و استفاده كيجي بو أو النبي كبو منو توهيا بس بنابراين بقول إيوا شيبكن كأم نارو كل بين الشيء أم جنبي سكولاري أم جنبش اللي بين الشيء بنظر من أويكر حلقة الصرف علينو أحزاب السياسي خليك تلاشي خويك خليك توزيع أدا بوشي أم جنبش السكولارة بوشي أم جنبش أشي هولي أمس هولي أم شعارك وببيتوا وناورك يم شعارك بطريقي أولى بنظر من خلق بجواني دركي ايوه تماشا كان لا اقصى نقاط ايران وقتی جنكان وقتی پیاوکان وقتی جوانکان قسا كان فرصتي بيا كان بو که قسب كان ایسا چه للزندان چه لسر شقام چون ناورکو قسا که تماشا که ابینی بجوانی امی درکرگا بجوانی متوجه که ام جنبشه تازه جنبشی که مذهبی یا غير السكولار نية أما جنبشي كأشي أو آواتك 150 سالة ملتي إيران بشونيان بدي بينه وبدي جيدينه تازه گذرا أو دورانا كأما ملتي إيران متوجه وبوغن كتازه گذرا كدانشن منتظري أو بالنفرق بيت ببي رهبر خلقش بدوي بكوي بچه تازه کس سيوناكا تازه نيازي بوانيا حتى أو كسيش كل واقع خوي بو ودانا بو متوجه وبوغا باسي وكا يجي من يجبكو من الشاروان ديكم من يجبكو خلقي ديك شانسي خو ممتحانك يعني همو كز متوجه وبوغا وبالتاريخي أولا خلق متوجه وبوغا وأو خلق بو خوي باشترين جورترين باسواني أمنا وروكسه وأتاني ببي وهيك واقعا دیاره ایمیج بسهمی خومان او تلاشی خومان نکین که هوا دارم که مورد قبول واقع به أبينين بالدفاع على خلقي إيران أكريه إيوه أتوان دور ونقشو كاريجري أو خلقه شون دبينين لسر فشار هاوردني بو یەکێتی ئەوروپا یا لە شوێنەکان ترا بۆ ئەوەی کە باڵوێزەکانی کۆماری ئیسلامی دەربکەن لە وڵاتەکانیان یا سفارەتخانەکانی دابخەن. من وازانم ئەم جنبشە کە بەشێکی لە ئەوروپایە کولن لە دەروێ وڵات مثلا لە ئەوروپا لە تورکیا بگرێت تاکۆ ئەمریکا و کانادا و ئەوروپای بەڵێ مەبەست کولن دەرەوەی وڵات لە هەموو وڵاتەکان بڵێ دەرەوەی وڵات بە نەزەری من طبعا هیچ کاتێک لە ئەم 43 ساڵی ڕابردووە هیچ کاتێک دانیشتوانی دەرەوەی وڵات بەم وسعەتە بەم استقامەتە و بەم ئێرادەی کە ئیسە هەیانە وارد مەیدان البته یک نکته هەیە بالاخره ئەم 43 ساڵ جەمعیەتی ئێرانیانی دەرەوەی وڵات خۆ ئیمڕۆژ وەکو 43 ساڵ بەلەمە نەبووگا وەکو 40 ساڵ بەلەمە نەبووگا بەهەرحاڵ بە تەدریج پێ زیاد بوو بۆوانە بینی کە ڕۆڵەکانمان بە خاتری بێکاری و اقتصادی خراپێکە هەیە ئەوارەی وڵاتانە بن دقیقا یعنی موجب اسلام مهاجرت هر دورانی خصوصیت خاصیتی خوی بوده شکلی خوی بوده دلیلی خوی بوده که اول لجیه بنامتانه بررسی کتوانه برام به هر حال ام موج عظیمه که ایرانی لدر وی ولاتن به نظر من به جوانترین شکلی ممکن نقش خویان یعنی افراط کرده لتظاهرات کردن و بقول معروف لبر سفارتکان و لبر پارلمانکان گرفته تاکو ارتباط گیری لگل مسئولین و به هر حال دولت مداران اروپایی و واقعا ایش تاثیر خوبی بوده
بنیام وقتی ارزیابی کارەکانە لە ئەو ستراتۆژیەکی لە ئەوڵ قسەمان دەکرد چەندە بوو داخلی ئێران دەستکەوتیە بووە ئەوەندەیش بوو دەرەوەی وڵات من لەبیرم نایەت واقعاً لە هیچ وڵاتێکی دیکە ئەنقلابی وەڕێکەوتبێ جنبشی وەڕێکەوتبێ و دەرەوەی ئەو وڵاتە ئەوەندە متحدانە چه حکوومەتەکان چه خەڵکی ئەو وڵاتانی دەرەوەی وڵات ئەوە پشتیوانیان کردی بەم وسعەتە بەم شکلە زەقۆڕیانە ئێستا تۆ شاهدی ئەوەیتە لە پارلەمانەکانە پارلەمانتارەکان کفالەتی جوانەکانمان باوەداگرن درستە ئەمە سەمپۆلیکە درستە لەوانەیە بەلەحاظە قانونی نەتانە تاسیری بێت بەڵام لە کوێنی تاریخ اتفاقی وا کردووە بە نەزەری من ئەم جنبشە بە ئدامەدانی بە ئیستیقامەتی بە پێشچوونی و بە گەشەسەندنی ئەتانێ لە مانگەهای داهاتووە حکوومەت‌های ئوروپایی دەوڵەت‌های ئوروپایی مەجبوریان کە داخوازیەکانی ئەو خەڵکە بەڕستپێت بڕاستن و تەرەفی معاملەی خۆی ئەنقلابیۆن بزانێت نە دەوڵەتی جمهوری ئیسلامی هەر ئێستا خەریکە نمونەکانی اتفاقە هەر ئێستا وڵاتی وەکو ئالمان کە زۆرترین تجارەتی هەبوو لەگەڵ ئێرانە هەمووی تالیق کردووە ئەمە شوخی نییە ملیاردها پوڵە بۆ حکوومەتی دەوڵەتی وەکو ئالمان بەڵام حاضرە ئەو کارە بکە ئەمە دەستی پێکراوە یەک شتیش هەیە یەک نیگەرانیش هەیە لەلایەن دەوڵەت‌های ئوروپایی و ئەمریکا و ئەوانە ئەمانە نیگەرانی ئەوەیش هەن کە ئەگەر چون لەوانەیە بە نەفعی ئەمانیش نەبێت کە ئەگەر ئەم حکوومەتە لە تەریقی بەسلا ئەنقلابی مردمی ئێران نەڕۆخێ لەبین نەچێ ئیمکانی ئەوەی کە مەسئلەی ئەتۆمی زەق ببێتەوە مەخسوسەن بۆ ئیسرائیل هەیە و ئیمکانی ئەوەی کە اتفاقاتی کە ئێمە پێمان خۆشە نە خەڵکی ئێران پێیان خۆشە بکەوێتەوە ئەویش هەیە ئەلبەتە نازانم ڕژیمی جمهوری ئیسلامی یا حداقل بەشی لە تەفەکوری موجود لە ڕژیمی ئیسلامی چەندە موافقە یا پێخۆشە اتفاقی وا بکەوێتانەکەیەوە ئەوە بمانێت بەڵام ئیمکانی شتی بە تۆر واقعیش موجودە هاوڕێ فەرۆخ ئشارەتان بە فشارگەلی اقتصادی کرد کە ڕووبە ئێران کراوە بەحسی ئالمانتان کرد ئێمە بەحسی چین و رووسیەش پێن فشارگەلی اقتصادی نسبەت بە جمهوری ئیسلامی دەستی پێکردووە چین و رووسیەکە لە یەکێک لە متحدانی جمهوری ئیسلامی بوون ئێستا بەرەبەرە خەریکن لێ دوورەکەونە ئەمە هەزینەکەی بۆ جمهوری ئیسلامی ئەتوانێت چی بێت هەزینەکەی ئەتوانێت چی بێت هەزینەکەی هەرەوەیە کە هەر ئەمڕۆژ مشکلاتێکی یەکجار ئەساسی زۆریان پێکردە بطور واقعی لجامعه وقتی تو چند لجامعه ایرانکی اساسکی هیچ نظمی نیه اساسکی حکومتی نیه که خریک نظم للایق مشکلی گاز هست او شرکتانه که به حال راستا خو به نیازیان هست به گازکی هم برهنه مسئله بانککان هست او سرمایه خلق لبانک دریتیه اصلا شیرازه کار لدستیان دەرچووگە لە واقع ئەساسەکەی حکوومەتێکی تر موجودیە تەنیا لە سەرکوبە کە سەرکوبەکە کردگێ متوەجی ئەبێ ئەی حکوومەتی هێشتا لەسەر کار وەگەن لە باقی بوارەکانە نیە ئەوە لەلای بالاخره ئەمانە بۆ ئەوەی کە جایگوزینی بکەن لە جێگەی غەرب ڕوویان کرد لە شەرق و چین و روسیە آن برحال نه عاشقی ملت ایران نه بخود معروف طرفدار ولایت فقیه و آنش بهشون منافع خویان ها امروز منافعان ایجابی کرده که قراردادهایی ببندن امروز چه بینه عربستان سعودی لقمه که زور چربتره او بوی مهم نیه یعنی بقولی خمان وطنی خو قسمی نخوارگه الا بلاشی لولایت فقیه دفاع بکنه. اوی لیه برگه تچاوخانی لیه برگه
جمهوری اسلامی هەر ئێستا مشکلەی هەیە لەگەڵ پەرداختی پولی ماڵگانەی مزدورەکانی لە دەروی ئێران لە لوبناان و وەرتە فلستین عێراق ئەفغانستان هەر ئێستا مشکلی هەیە ئێوە پێتان وایە چندەی دیکە ئەگەر پول نەگەێنتە دەست ئەوان مەخارجیان نەدا ئەوان هێشتا حاضرن بۆ جمهوری اسلامی فەداخاری بکەن ئەو پێتان وایە تاکەی ئەمە ئەدامی هەیە و هەموو ئێمە زانین کە هەموو ئەمانە بە زەرب پول بووە تەواوی ئەم 43 ساڵی گوزەشتە پولی ئەم مەملەکەت و ملەتیان لێشاو ڕژاندووە بۆ ئەو مزدورانە کە لە دەوروبەری ئێرانە هەن بەقول معروف بەو شکلە ئەوانیان کڕیوە پێتان وایە خەڵکی ئێران پێ وایە چەندە ئەو مزدورانە حاضرن بدون پارە بدون پول بن دفاع لە جمهوری ئیسلامی کەن تەسەوورم نییە ئەمە ئەدامەکاریی زۆری هەبێتەوە بەڵێ هەوڕێ فەرۆخ بە خااتری کەمی ماوەی بەرنامەکەمان ناتوانین زیاتر پرسیارکەین بەڵام ئێوە خۆتان بۆ خۆتان کەسێکی خاوەن هەڵوێست بوونە نام شۆڕەشە بارها بینیمانە زۆر و مساحبەتان کردو و ڕەحنموتان داوە وەکو دوا قسەتان ڕوو بە خەڵکو و یا قسەی کە لە تووری بەرنامەکە شارستان پێ نەکردوێت بفەرمون زۆر سپاس بۆ ئێوە من وازانم ئێستا کاتی ئەوە هاتووە ئەوڵەنەوەی کە نهایەتەن ئەوە من اعتقادم پێە ئەم ڕژیمە خشونەتی ئەم ڕژیمە بنسبەتی ملەتی ئێران و بەتایبەت بنسبەتی جوانانی که لەسەر شەقامن ئەوان مەجبوریان ئەکا مقابلە بە مەست بکەن و ئەو کاتە بەقول معروف ئیتر گوناهی ئەمان بەگەردن کەس نییە ئەوانە ئەشی لە ئیسۆ فکری خۆیانکەن چه نیرۆهای سەرکوب کرد چه مەیاکان چه ئەوەی وا بەهەرحاڵ دەستێکی هەیە لەم بکات ئەوە بمانێت بەجێ خۆی ئەوە یەقینم هەیەەوە ئەم اتفاقان بەڵام تا ئەو ڕۆژدا ئەشی حرارەت و خۆڵەی ئەم انقلابە پاوەرگا بمێن ئەویش من وازانم هەر ئیسە خەریکن ئەیکەن بەڵام ئەشی زۆرتر ببێت عمومیتر بێ بإصلاح گسترشی زۆرتر بێ مثلا بیهەزینە ترین به نظر من بیهەزینە ترین هەڵگەی ڕاگرتنی ئەم انقلابە تین و حرارەتی ئەم انقلابە ئەوەسە کە لە ساعتێکی معەیەن تا ساعتێکی معەیەن خەڵکی ئێران بەگشتی بڕۆنە سەر باڵکۆنەکان بڕۆنە سەر خیابانەکان و شعار بەلەدەی ئەم ڕەجیمە بدەن ئەمە ڕژیم ناتوانێت خۆ هەموو خەڵکی ئێران بکەتە زیندان ڕژیم خۆ ناتوانێت هەموو ماڵەکان داغام بکە ئەمە بیهەزینەترینە و لە عینی حاڵ بە نەزەر من یەکی لە گەورەترین شەگردی دەتوانێت کە خەڵک بکەن یا ئەوەی کە مناسبەتهایی کە ئیستا هەیە ئەوە چەهلومە ئەوە هەفتەیە ئەوە فڵانە دێنەوە چەند ئەوە کەنە مۆزووی بۆ ئیدامەی جنبشەکە بۆ ئیدامەی مناسبەتهایکی پایدارتر ماندگارتر بدۆزن لە هەر شارێکە ئەوە بکەنە مەحەلە قەراری خۆیان هەر ڕۆژی دۆمەیە ڕۆژی شەمبەیە فڵانە بە مناسبەتی فڵانە شت هەموو ڕۆژی شەمبە یاخو جومعە خەڵک لەسەر شتەکە ئەمانە تین و حرارەتی ئەم انقلابە ڕاگرێ تا ئەو ڕۆژەی کە بەهەرحاڵ هەموومان منتەزیر بەڵێ زۆر سپاسدانەکەم هاوڕێ فەرۆخکە وەختان دانیا و بەشدار بوون لە ناوەم بەرنامەیە من سپاسی ئێوەکەم تەشەکر زۆر سپاس بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون بە هیوای سەرکەوتن شاهید نامره 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 شاهید نامره
esasına Triboni havari azadi jina esasına Triboni havari azadi jina Triboni havari azadi jina esasına şaka makan kolanakan çolakanu peyami azadişna esasına şaka makan kolanakan çolakanu peyami Şapoli şorşi deryayı bebna esasına paytaxti rabunu Şapoli şorşi deryayı bebna Şapoli şorşi deryayı bebna esasına Triboni havari azadi jina esasına Triboni havari azadi jina Triboni
جستەی کوردستانی منە کرکانی تۆڵەی پیرۆزی ژینە دڵ و جستەی کوردستانی منە دڵ و جستەی کوردستانی منە ئێستا سنە اینجا کردستان است، کابوس فاشیستا. شێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان بانگەوازی شۆڕشێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان شۆڕشێکە بە پێشەنگیشتانی نیشتەمان با مسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان شۆڕشێکە بە پێشەنگیشتانی نیشتەمان با مسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان با مسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان یەکێتی ترس دەخاتە دڵی دوژمنان بابە یەک بین بابۆ یەک بین پێکاتە و گەلان یەکێتی ترس دەخاتە دڵی دوژمنان خۆ نەویستی بەدی دێنێ ئاوات و خەومان باڵندەی ئامانجمان نەفڕێنێ بۆ ئاسمان خۆ نەویستی بەدی دێنێ ئاوات و خەومان باڵندەی ئامانجمان نەفڕێنێ بۆ ئاسمان باڵندەی ئامانجمان نەفڕێنێ بۆ ئاسمان باوەری یەکسانی هەموو چین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان باوەری یەکسانی هەموو چین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان خۆیە گشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زەمان بۆیە گشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زەمان ژیان ئازادی بۆ تەڕەمسی بەرخودان خۆی لەی زۆردارانەی ئینسانەکان بۆ دەبێ چاوەڕێ مەرگ بین لە هەناسەدان چاوەکەی خۆی لەی زۆردارانەی ئینسانەکان بۆ دەبێ چاوەڕێ مەرگ بین لە هەناسەدان شۆڕژێکی گەورە بێکرێن بۆمان و نەمان با یەکجاری ئازادی بێت بەداهاتومان بۆیە گشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆ تەوێ